بەناوی خودای بەرز و بێهاوتا دانەری ئەرز و ڕاگیری سەما لە هەر جگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرمان یاوکارم محەممەد عومەر پەیامێکی دیکی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدیەوەی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی بەڕێز بێت. بەڕێزان ئەمڕۆ باز لە جوانی و گرنگی منداڵەکەین لە نێو ماڵدا. منداڵ ئەو نیعمەتە جوانەیە، ئەو نیعمەتە گەورەیە کە خوای گەورە بە ژن و مێردەکانی دەبەخشێت. ئەگەرچی سەرباری ئەوەی زۆر جار دایکان و باوکان گلەیان هەیە لەوەی کە منداڵەکانیان بێتاقەت و بێزاریان نەکات، بەڵام منداڵ هەر خۆشەویستە، هەر منداڵ ئەتوانین بڵێن پڕێتی لە جوانی و پڕێتی لە ئاوەدانی. زۆر جار ئێمە کە دەچین ماڵ خزم و کەس و کارەکەمان ئەگە منداڵەکانمان لەگەڵانای بە تایبەتی ماڵی باوک و دایکی خۆمان، دایکان و باوکان دەڵێنەوە منداڵەکە بۆ نەهانیوە، پێشەوەی هەواڵی خۆمان بپرسن، پێشەوەی هەواڵی خێزانەکان بپرسن، هەواڵی منداڵەکان دەپرسن، بۆ منداڵەکانە نەهانیوە بیری دەکەین یان تەلەفۆنەکەن بۆمان بێنن. ئێمە ئەمڕۆ دەمانوێت لەگەڵ هاوڵاتیانە باز لە جوانی و گرنگی منداڵ بکەین، تا چەند منداڵ مای ئاسوودەیی و ئارامیە بۆ دایک و باوک، تا چەند منداڵ دەتوانێت ئاوەدانی بخاتە نێو ماڵەوە. لەگەڵمانە بن با بزانین سەبارەت بە گرنگی منداڵ و نیعمەتی منداڵ و جوانی منداڵ هاوڵاتیان چیمە پێ دەڵێن. فەرموو بە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. منداڵ چی ئەگەێنێ لای جەناب؟ مناڵ خۆشترین ژیانە، مناڵ سەروەریە، مناڵ هیوایەتە، مناڵ هەموو شتێکە. تۆ بۆچی ئیشەکەی؟ ژیان بۆ ماڵ و مناڵە، هەمووی بۆ ماڵ و مناڵە. ژیان مناڵ هیوایەتێکی گەورەیە، مناڵ خۆشیێکی گەورەیە کە مناڵە نەبێ خۆشی نابینی. باشە، تۆ جەنابە ڕۆژانە دەی بۆ دوکان تا نزیکی یاوە لێرە ئەبێ، بیری ماڵەکەەوە ناکەم. چۆن بیری ناکەم؟ بیری یەکەم و خۆشیش مەوێ. شەوان کە ئەڕۆیتەوە بۆ لای هەستەکەی ئەو مادوونەی کە ڕۆژانە لێرە بینیوتە، ئەو مادوونە لە جەستەتە نامێنێ؟ نامێنێ، بە تەعجیل نامێنێ، کە باوشی بیاگار مادوونەکە نامێنێ. سەرباری ئەوە ژەمە منداڵ جۆرێک لە ئیزعاج بوون و جۆرێک لەوەی تیا بێتاقەتەکە، بەڵام ئەوە شەر خۆش ئەزانێ. جا ئەگەر ئەوەی تیانە بێت تامینیە، خۆی بە ئیزعاجیەوە خۆش، هەموو شتێ بەخۆشی مناڵەوە خۆشە. ئیزعاجەکە خۆشەویستی باتێ، نازی بێتێ، ناز باوشی پیا بکەی، یعنی نازانم چۆن هەچۆنێ وەسفی کەم هێشتا کەمە، وەسفی هەچۆنێ وەسفی مناڵکە هێشتا کەمە. منداڵی جەنابەت چی ئەگەێنێ؟ مانای هەموو شتێکە. منداڵ سەینی ژیانە. بەڵێ ئێوەرەن کە ڕۆیتەوە لە بازاڕەوە لە کارەوە یە بۆ لات باوەشە پێ ئاکات، چەند ئاسوودەی بەوە زۆر منداڵەت چەنە زۆر جا بێزاری شتەکە بێتاقەتە ئەکا، وەڵامەت خۆش ئەزانی. بەڵێ تاڵان دنیا بە مناڵەوە خۆشە، ژیان بە مناڵەوە خۆشە. نەخۆسە و کاتانێک کە نەخۆشەکەون کە هەستەکەی بۆ نمونە توانای قسەکردنی نییە باشی، توانای ئەوەی وەکو جاران جوڵە بکات، هەست بە چی ئەکەی؟ هەست دەکەم ببم بە دکتۆرە خێرات چاشیکەمەوە. مناڵە هەیە؟ مناڵ نەوەڵە هیچ منە ئینشاڵڵا خالیکە. مناڵی جەنابەت چی ئەگەێنێ؟ وەڵای مناڵ خۆی زۆر خۆشەویستە مناڵە هەبێت. ئیتر مناڵ ئەبێ تاکو کە گەورە بێ یارمەتی بێ تاکو فێری خۆڕۆشی باش بێت. بەڵێ چەنە ڕەنگە بە ئازاریش بێ، عەزیز دایک و باوکیشە، بەڵام هەر خۆشەویستە هەرە بێ یارمەتی بێ تاکو ئەکەیتە سەر خۆی و ئەمان و تووشی خەڵەت نەبێت. جەنابە هاوسەرگیریت نەکردویان مناڵن نەبووە؟ هاوسەرگەریم نەکردووە. باقوربان چۆنی؟ بژی بەساخ سەلام. چەند مناڵە هەیە؟ وەڵا حەوت و هەشتم هەیە. سەلام. گەورەن شکر؟ وەڵا شکر هەموویەتر هەر خۆمان مای خۆم و پیرێژن. ئەرە وەڵا هەموویان ڕۆشتون بەساقت. مناڵی بەڕێزی چی ئەگەێنێ؟ لای منە وەڵایەت لەوە خۆشەویستتر نییە، بڕوان ناکەم بەبێ لە مناڵ خۆشەویستتر. نیعمەتێکی گەورەیە، نیعمەتێکی زۆر گەورەی. بەڵێ دەرەوەڵا
زۆر جار کە مناڵەکان ڕەنگە بچوو بێتن چێتی ماڵی باوکی خۆت ماڵی مامان خاڵەکە کە مناڵە کۆلەکان نەبوو بێت پێشەوەی هەواڵی خێزانە بپرسە پێش هەواڵی کەسێکی تر پرسن ئەزانی هەواڵی ماڵەکانیان پرسیوە بەڵێ وایە ڕاست بۆ نەوە هێناون بەڵێ ڕاستەکەی بەڵێ وایە ڕاستەکە شەوان هەر جەرگێوانی شەخ فەرقی چییە ئێوانە ساماری خەزورە بەخوا مناڵەکانی من ئەوان زیاتر خۆش پێیانەوێ ئەتا من ئەرە وەڵڵا بۆ نەوەی مناڵەکان لە تۆ جیابوونەتەوە کاتێک چی بۆ لایەن هەست بە چێگێکیان بێ حەز زۆر حەز بەخۆش ئەوان دێنەوە هەر زۆر حەز بەخۆشیەکەت ینی خۆشیەکەتە تاو نابێ بڕا ناکەتەوە بێ خۆ بەچم بە شوێنانە سیارەمەیە چم بە شوێنانە ئەیانم بۆ ماڵەوە هەموو جومعەیەک خاصن کچەکان زۆر خۆشەیە بێزاریان نەکردی مناڵەکان بێتاقەتی لە دەستیان وەڵای نەوەڵا بێزاریان نەکردومە ئەتر بڕوا ناکەم بێزاریان کرد لە منان بێزار نابێت مناری باش خۆشەویستی شتە مناڵ نیعمەتی گەورەی زانی نعمەتێکی گەورە بەرەکەتێکی گەورەیە خوایە داتیەوە بە ڕۆژادی بۆم دوکانە ئێوارە ئاڕۆیتەوە بیری مناڵەکان ناکەی زۆریش بەڵێ حەزەکەم زوو ئێوارە بچم لای ماڵ مناڵم کاچی تۆ مناڵەکان دێن بەرەو پیری دێن بۆ لای بەڵێ هەستێکی خۆشمەیە بێزاریان نەکردووی قەت بێزاریان نەکردون قەت بێزارم نەکردون منداڵی هەومان زۆر جار نەخۆشەکەوێت زۆر جار تووشی حاڵەتێکی وابێ ڕەنگە تااقەتی حواسی قسەکردی نەبێت لەو حاڵەتانەیە هەست بەچی ئەەکەی کە مناڵەکان خۆشیەکەم زۆریش لێ کۆڵمۆم زانام چ سەبەبێکەکەی وای لاتوە دامی خۆشما پیشان ناوەکو باوکی پیشانەوە هەروەکو ڕەفیقی لەگەڵیانە بۆ زانی زۆر جار کاچی ماڵی باوکی خۆیان ماڵی مام ماڵ خاڵەکە ئەگەم مناڵەکانە لەگەڵ نەبێ یەکەم شت هەواڵیەوە پرسن کە لەیەکە بەڵێ لێ بکە بەڵێ هەز بەخێری ئەڵە بۆ چۆنە ناتوە لەگەڵ تا بۆ دیارنی تەلەفۆنەکەنە بیان هێنا بالفعل وایە ڕاستەکەی بەڵێ چەند منداڵە هەیە وڵا خوانێ بڕێ هەشتم هەیە حاڵەت نەسەنیاخوا ئاسوودەی پێیان لەخوا بە زیاوێ زۆریش مرتاحم منداڵی تۆ چی ئەگەێنێ مندا سۆمایی چاوێتە ماڵ سە چاوی ژیانی ئینسانم مناڵ مناڵ نیعمەتێکی خوا گەورەیە بە زیاوێ نیعمەتی خوایە بەڵێ مناڵی چاکم مناڵی ساڵح ئینجا مناڵی خراپ نەبوونی باشترە ئینجا مناڵی چاک نیعمەتی خوایە و حەمد و سەنای خوای خوا سەجدە شکر بەری بەخوا کە مناڵی ساڵحا بی بێزار نەکردم مناڵەکانە بێزاریان نەکردوی بێتاقەت بی کارەوەی تر جاری واشە خۆ دایک و باوک دایمە هەر بەدەست مناڵە بێزار بووە تر خۆ مناڵ دەربەدەنە دایک و باوک دایمە سوتاوە بۆ مناڵ بەس دەخوا بە زیابێت چاک مناڵەکانم ینی کوڕەمێ ژنیە ناوە تا چ لە ڕوونای پێم لە باوە ئەمەە چاکن نەخوا بە زیابێت حەمد و سەنا بەخوا زۆر جار کە دەچی بۆ میوانی بە تێگە مناڵی بچووکە لەگەڵا بێت پێشەوەی هەواڵی خۆت بپرسن پێشەوەی هەواڵی خێزانگە پرسن لە مناڵەکە و کوا بۆ نەوێناوە ڕاستە من جارە بچوە لێ مێستان دیە کاتی خۆی هەموو دی کاتی خۆشی زۆر کوێسە زۆر خەڵک نەیەگەڕاوانە منداڵ لای من گەورەترین خەڵاتی خوایە کە یا بە ئیسان منداڵ هەموو شتێکە گەێنێ کە ڕووی تۆ هیلاشی بە خۆ تو چاو پێک ئیساحەتەکەی ئەحەسەیتەوە لە دوورۆ دیان بەڕۆڕوت باوەشی پێ بکەن ئۆزام دنیایی خۆمە کەڕۆمە لێ باوە بێزارە ناکەن نا بێزان نابم لێ لە مناڵ بێزان نابم زۆر کە دەچی بۆ میوانی بەتایەتی ماڵی باوکی خۆت و ماڵی پولێکە ماڵ خاڵێک ماڵ مامێکە بەزانی بەر لەوەی هەواڵی خۆت بپرسن هەواڵی ژنەکە دەپرسن بۆ نەوێناوە هەواڵی مناڵەکە دەپرسنەوە بۆ لەگەڵێنێ بۆ نەوێناوە بەڵێ بەڵێ مناڵ خۆشەویستە مناڵ هەموو شتێکە بەخشێ نیعمەتێکی خوای گەورەیە گەورەترین خەڵاتی خوایە کە یا بە ئیسان منداڵ گرنگیش دایک و باوکیش هەوڵ بات پەرودێکی باشیان کە بۆی دوای گیر نەخەوێت چون زۆر دایک و باوکەیە بەڕاستی کە منداڵەکانی گەورە بێ بێزارە بێ لێیان منداڵ وەک شیتی بەتەڵ وایە ئەو دایک و باوکە چی لەسەر تەجیلکە ئەوە لاتەوە منداڵ ئەو پەڕی عشقێت ئەو پەڕی خۆشەویستی ئەو پەڕی بەهرەیەکە خوا ئینسانی بەخشیوە نیعمەتێکی گەورەیە زۆر زۆر جەناب ڕۆژانە دەی بۆ بازار بۆ ئیشکردن لەش ساغ بێت ئەو ماوەی کە لە بازاڕی تا ئێوارە تقریبا لە بازاڕی بێتاقەتیان نابێت چۆن بێتاقەتیان نابێت هەر ئینسان بێتاقەت جیگەر گۆشەی خۆی نەبێت ڕووی تۆ ئێواران چۆن پێشوازی لێ هەر زۆر زۆر شارێستەیەکی بچووکم هەیە
ئەوەم بەقی خۆم خۆش دەوێت هەروەڵە بێزارە نەکردوی خەت مناڵ بێزاریشی هەیە و ئازاریش خۆشیشی هەیە و بێزاریشی هەیە چون هەمووان هەروە بووین ئێمەش هەروە بووین بۆ دایک و باوکمان بەڵام ئەو ڕەفاهەتی کە ئێستا هەیە بۆ مناڵی ئێستا هەیە بۆ لە زمانی ئێمەمانە نەبوو هەرەوەیە ئەو کاتانەی کە منداڵ نەخۆشەکەی منداڵی هەمان نەخۆش کەوتووە هەستەکەی بێتاقەتە بێ حەواسە ئەی دوێنی قسە ناکات هەست بە چیەکەی لەو کاتەیە زۆر ناڕەحەتە ئەعزاب وجدانە نامرتاح حەز دەکەی ئێستا خۆت بزانی چێتی فەورەن هەڵسی بە کارەکە بزانی چی بۆ بکەیت چی بۆ نەکەیت چۆن وێدای دکتۆر چەند محاولەی لەگەڵاکەی چەند دکتۆری گێڕیت باوەگەڵێ یاڕەبی خوا هەرچی قەزای ئەو مناڵەیە بکەوێ لە من بەس ئەو چاک بەتاچید وایە من خۆم سەد جارەڵێم هەزار جارم وتووە ئەزانی جارانیش کە بابڵەن جاری باشە کاچی ماڵی باوکی خۆت و ماڵی بۆن ماڵی مامت بۆ ماڵی ئەو کەسانی کە خۆشەویست و نزیکن ئەگە مناڵەکە لەگانە بێ پێش هەموو شتێک ئەڵێنەوە کوا مناڵەکە بۆ نەهێنەوە تاچید وایە مناڵەکانی بۆ نەهێنا یا لە بۆچی بۆ بە تەنیا هاتوویت سەر خزمەتانم سەر چاوم گرنگە دایک و باوک لە منداڵیەوە ئەو هەموو عەزەدە بە منداڵ و ئەکێشێت گرنگە پەرۆدێکی جوانیشی بکات بە جۆرە لە جۆرەکان کە ئەم منداڵەت جێگەی شانازی و خۆشبەختی بێ بۆ دایکیشی بۆ کۆمەلگاکەشی منداڵە پەرۆدەکە لە کۆمەلگەدا جێگە دەستی دابێت دوجار نەک کۆمەلگا و خۆشی بەدەستیەوە گیرۆ دەبێت بۆیە منداڵ هەتا بڵێ خۆشە و هەندێک کەسی ژەیە هاوسەگیریان چەند ساڵە کردووە منداڵی نەبووە ئێمە لەخوای گەورە پاڕێنەوە خوای گەورە ئینشاءڵڵا ئەو دایک و باوکانش بێناز نەکات ئەو دایک و باوکانی ئینشاءڵڵا مناڵن هەبێت و خوای گەورە مناڵە پێبەخشێ بەدڵنیەوە حکمەتی تیا دیارە چەند ساڵێکە کە هەر کەسێک هاوسەرگیری کردێ منداڵی بێت حکمەتی خۆی تێدایە لەوانەیە خوای گەورە منداڵێکی پێبەخشێت نوقسان بێت بۆ نمونە کەمەندان بێت کێشەیەکی هەبێت کە دوجار دایک و باوە گیرۆدەن بەدەستیەوە بۆیە هیچ کەس نازانێت لە عیبی خوای گەورەدایە ئەو شتە حکمەتی خۆی تێدایە بەڵام داواکاری لە خوای گەورەوانەی کە مناڵان نییە ئینشاءڵڵا خوای گەورە مناڵان پێبەخشێت و ئەوانیش کە منداڵان هەیە منداڵێکی ساڵحان نەبێت ئێمە زیاتر بەردەوام دەبین بابزانین سەبارەت بە جوانی منداڵ و گرنگی منداڵ هاوڵاتیان چیمە پێ دەڵێن لەگەڵمانە بن زیاتر پەیامەکان دەگوازینەوە فەرموون شتێکی خۆشەگەێنە لای من ئەگەر خوا بیدا بەڵام مناڵێکی ساڵح بێ مناڵی دایک بۆ گیر و خەبەرستەوە ئەڵێ خۆزگا نەبووایە بەتەعشیت من جاری وایە کاتێ مناڵ بووم چەند جار دایک من توێتی خۆزگە تۆ هەر نەبوویدا بێتاقەت تاکرد بێزار منم بێتاقەت دەگەر ئەمەنەمی عەزیەدەیە هەرانە ئەوژەگەر سەر دایک و باوەگەگە مناڵەکە چۆن پەرۆ دەگات چکم دەوترێ مناڵ لاپەڕێکی سپیە دایک باوک چۆن گەوای نووسێتەوە بەتەعشیت فعلەن وایە مناڵی بەڕێزە چیەگەێنێ مناڵ خۆشی بە خێزانەگەێنێ بە ماڵەگەێنێ بە کۆمەلگاگەێنێ خۆشی بە شتێگەێنێ مناڵەکە ببێ ئیشاڵە ئەگەر نەشبێەوە دەسەڵاتی خۆیگە ڕۆژانە دێتە بازار و ئێوارە ئەڕۆیتەوە مناڵەکە و دێر بۆ لات باوەشە پێ ئاکات هەست بەوە ئاخی زۆری شاستی پێەکەم نەکەم ئەمەوەی لە بازاڕی بیری ناکەی بەرەوە تا ئێوارە دوو تەلەفۆن سێ تەلەفۆنەکەم فونەکە بڵێ بابە ئەو بۆ بێنەرەوە تازە فێری قسابێ ئەوە نێ بڵێ بەس داوای شتەکە باشە ئەو کاتانەی خوا نەخوازە کە نەخۆش ئەەکەی مناڵی هەمان نەخۆش کەوتە من خۆم شەوی وا بۆ سەعات 1:30 شەو مناڵە مردە بۆ خستەخانە بۆ نەخۆشخانە مناڵی هەمان ئەوەی لە ڕێایە خۆشمە هەر نەخۆشەکەوین کاتانی ئێستەکەی نەخۆشەکەوێت توانای قسەکردنی نییە توانای ئەوەی نیە بۆ نمونە جم و جۆڵی هەبێت هەست بە چیەکەی هەست بە ناڕەحەتی زۆرە چوو لە بەرەوەی من مناڵەکەم بە بچوشی نەخۆشکەوت برمە دەرەوە زۆر هەست بە ناڕەحەتیەکەی کاتێکە و نەخۆشەکەی شکر باشە الحەمدوللا زۆر باشە زۆر جار کە ئەچی و ماڵ دایک و باوکی خۆی یان مامەت پورت خاڵۆزان یان وا خەزۆرە بە نەمونە ئەگەر مناڵەکە لەگەڵنا بێ ئەزانی یەکەم شت پرسیاریەوەکەن و بۆ نەوهێناوە تەبعاً وایە زۆریش وایە یا بۆ نمونە تەلەفۆنەکەن ئەوە بیهێنە بێ تاقەتی فڵانە کەسی من ئێستا هەرەوەمان هەیە خۆشە مناڵێن نیە
زۆرجار داوایەکەن ئەڵەن ئەبێ بۆمە بێنیتەوە بۆ خوارەوە. بەڕاستی زیینەی حیاتی دنیان بۆ ئینسان ئەگەر بتوانێت جوان پەروەردەیانکەی ئەگەر بتوانین لەو ئاستا بێت کە ئەویش سبێنی ئەو هەموو ڕەنجومان و بوونی تۆ ئەو پێ بزانێت. مناڵەکانە قەت بێزاران نەکردوی قەت بێتاقەتیان نەکردی بێزابی لە دەستیان نەشکر ناوەڵا الحەمدوللا زانیمە توانیمە وا پەروەردەیان بکەم کە ئەوە نەکرد بۆ من و نەبنە باە سەرێشە بۆ من. جەناب ڕۆژانە چەند کاتژمێرە لە بازار ڕای هەتا ئێوەرە ڕەنگە لە بازارە بیت بیریان ناکەیت چۆن بیریان ناکەم بەلەوەڵا ڕۆژی وایە سەچواجار بۆ نۆرمالە تەلەفۆنیان بۆ بکەم. ئێوارە ڕۆیتەوە هەستیان چۆنە تۆ هەستت چۆنە؟ وڵی ئەوان خۆش زۆر خۆشحاڵن جارە بە تایبەتی شتێکی چکۆلەمان هەیە هەل لە دەرگاکەەوە بابە ڕاکە بە دەم و باوەشم پیا کات و منیش بە هەمان شێوە کوڕەکانیش ڕۆژانە ماچیانەکەم ینی من بەڕاستی هەموو حیاتی خۆم تەرخان کوردی تازە بۆوان من تازە تەوا بووم متر ئەوەی کە لەسەر شانی منە بتوانم چۆن ئەوان بەخێوکەم و پەروەردان کەم بۆی شاڵا سبێنێنەوەیەکی باشم بۆ خۆمەڵگا. زۆر جار مناڵ لەڕێ هەمومانە مناڵ نەخۆشەکەوێت ئەو کاتانێک کە نەخۆشەکەم توانای قسەکردنیان توانای جم و جۆڵیان نیە توانایوانی وەکو جاران یاری بکەن بانەبوونە هەست بە چی ئەەکەی؟ بەڕاستی ئەوەی کە نازانم بڵم چۆن ینی ئەوەندە بە لەشگرانە بم ئەوەندە بەرگرانە بم هەستەکەم یعنی زۆر جار وتمە بە خۆشیان بە مناڵەکانیش وتمە ئیشاڵا من خۆم نەخۆشە قومی ئەو هیچتان لێ نایێت زۆر باڵێ خوا قەزای تۆ خالە من قەزای تۆ خالە من قەزا خال یعنی بەڕاستی زۆر جار خستومە لە هەردوو چاوم یعنی بەڕاستی ئەوانە زیینەی منن چۆن نتوانم مەسەرم پەرامۆشیان بکەم من پێم وتیوتم من هەموو ژیانی خۆم بۆ ئەوان تەرخان کردووە ئێستا ژاڵێم خوای ئەوان هیچیان لێ نێ من قەی ناکە من لە بەقاتی ئەوەی کە لە خزمەتی ئەوانە بتوانم ئەوان بەخێو بکەم پەروەردەیەکی جوانیان بکەم بۆ کۆمەلگاکەم لەگەڵ ئەوانێتەوە چەند مناڵە جەنابێت وڵاستیانمە لەگەڵوان گەورن شکر وڵات دوانیان گەورەیشان چووکە ئەمانی چەند بچووکە چووکە دەوری 10 ساڵە بێ ڕۆژانە دێتە بازار لۆچی ئێوارە بڕۆیتەوە بیری مناڵەکان ناکەی چۆن نایکم هەیە بیری مناڵی خۆی نەکە بیری جەرجی خۆی نەکە هەروەڵا نعمەتێکی خۆشازانی نعمەتێکی خوای گەورەیە بەڵێ نعمەتێکی خوای گەورەیە و خوا مناڵەکانمان بۆ سەلامەت کا بۆ دۆ ڕۆژمان بۆ دۆ ڕۆژی میلەتەکەمان مناڵی هەمومان نەخۆش کەوتووە کاتێکە نەخۆش دەکەون هەست بە چی دەکەی؟ هەست بە زۆر زارێکی ناخۆشەکەم من بەڕاستی حەزەکەم خۆم نەخۆش کەم مناڵەکەم نەخۆش نەکەوێت زۆر دایک باوکڵێ خوایە قەزای تۆ لە من خا خوایە ئازاری دەبێ بۆ من مناڵەکە بۆم بێ چونکە مناڵی وایە نازانێت نەخۆشیەکەی چێت تا نەیبێتێ لای دکتۆر بەڵام گەورە ئەزانێ خۆی نەخۆشەکەی چییە ئەمانە وڵی ئەگەر بچوو بێت ئەبێ بیریەکەی بەرەوەڵا بچوو بەڵام تۆزە گەورەتر بووی تر وردە کەمتریڵە کۆتەڵا ئەبێ کۆتەڵا ئەبێ کە دەخەم ڕەخسی ئیتر وردە کەمە بێتەوە باشە کە ئێوارە ئەڕۆیتەوە مناڵەکان هەستیان چۆنە بۆ چۆن دێن بۆ لا چۆن پێشوازی لێ ئەەکەن وڵی لەوانێت دەدەقە تاخیروی دە تەلەفۆنە بۆکە یعنی هیچی شیان بێمە نەماوە بەڵام هەر حەزەکەن وەک جاران تەلەفۆن ناکەم بڵێ حەزمان لەو شتێومان بێنەرەوە دڵنیاییەوە لەوانەیە بڵێمە تاگەیتە ماڵ سێ چوار جار ڕابگرنیا دابەزیتەوە بۆ شتێک بۆ شتیشتر زۆر جار کە ئاچی بۆ ماڵە باوک بۆ ماڵی بۆ نمونە ئەگەر منداڵی بچووکەیە بە نمونە بۆ ماڵی خزم و کە سوکارە نزیکەکان ئەزانی بەرەوەی هەواڵی خۆت بپرسن بزان وەز چۆنەڵە مناڵەکە و چۆنە مناڵەکە بۆ نەهێناوە لە پێشەمیانەوە لە پێشەمیەوە هەواڵی مناڵەکە هێشتا هەواڵی خۆتی دەپرسی وڵێ مناڵەکان تەلەفۆنیان نەکرۆ بڵێ مناڵەکان بۆ ناهێنی بە دڵنیاییەوە زۆریان سپاس دەکەم هەر بچینە سڵاو لەبێ دەست خۆش سپاس دەکەم هاوسەگیری کردووە بەڵێ منداڵە هەیە بەڵێ چەند منداڵێ چوار سپاس دەکەم مناڵای بەڕێزت چیەگەیە جا سنەتی حیات و ژیانی حیات هەر لەگەڵ مناڵە بە ماڵ و مناڵەوە خۆش ژیان بە ماڵ و مناڵەوە خۆشە لە بازاڕە بیریان ناکەی نامنیستە دەرچوومە بڵێن بیریانەکەم ئەوێتە شتێکە تا نزیکی عەسە بیریان ناکەی وڵات طبعا بیریانەکەی تر وەختی ناخواردن و شتوانەی تر طبعا بیریانەکەیتەوە بە دانیشتنی ناخواردن و بۆ شتان زۆر باوکم بیستووە ئەڵێ کە بۆنە جاریوە تۆ داوەتە چی بۆ سەیران داوەتی بوونە چی بۆ ماڵێک یان نیوەڕە بۆم ناڕۆیتەوە نانێکی خوۆنم کەبابێکە خۆی بە نمونە زۆر جا باوکەکەڵێ بە پشتما چێتە خوارە چکۆ مناڵەکەم لەگەڵ نییە ئەمە تا چەند هەستێکی جوانە وەڵا خۆی هەستێکی زۆر جوانە ئەو شتە دڵخۆشیەکە طبعا بۆ بە لەگەڵ ماڵ و مناڵی خۆدا دانشی و لەگەڵەوانە نانێ بخۆی زۆر خۆشترە طبعا مناڵەکانە نەخۆش کەوتون کە بێتاقەتی بەدەستیانەوە بڵێ خوایەکیان ئازاری ئەو مناڵە بێ بۆ من زۆر جا باوکدایگەم قسانەکەن خوایە هەرچی نەخۆشیەوە بێ بۆم بەس ئەو چاک بێتەوە بەتاکیدی منە لەو بینیا فاسێکی مناڵێکم کرد بۆ دگان بۆ دانی ژانیە کرد وتیانەوێ بڕۆی فاسێ بکەی سە فاسێکی تازەیان فاسێکم بۆی کرد زۆر ترسانی وتی وڵا کاکە ئەمە مەترسیە بێ بڕۆی فاسەکە تازەکەیتەوە ئەمە خوێنی تەواو نیە و نازانم چی ئیتر من هەتا بردمەوە بۆ
بۆ بەیانەکە فەحسێترم بۆی کردو تا فەحس دەرچۆ من خەریک و شێت بە زۆر بێتاقەت بوو بێزاران نەکردی بە تااقەتی لە دەستیان وڵا تاان بێزاری شەکەن لەگەر بڵێم بێزاریش ناکەن جاروایێت لە ماڵۆ مناڵ تۆ مەشغولی بەشتی کەوە سەرەکەی مناڵەکانی ئاژتەکەن جاری واشێ کوردەواریڵە مناڵ ئێشی شیە و نۆشی شیە وایە مناڵ خێر و بەرەکەتە چەنها مەسەن ژنی پیاوەیە مەسەن چەندها دکتۆر و شێخ مشاڕەکەن خۆ مناڵیشان باتێ ئێوانە سای لەخوا بەزای بە چوارە مەیواشە مەسەن مناڵیە هەر ناشکریەکە لەخوا بەزای مەکەڵ لە بازاڕە بیری مناڵەکان ناکەی شن بەخوای تا من کە جەوێم تەمەخۆم شڕتم تەم کە جەروە شەو خەفرم دایوازم تا بەیانی دەجا تەلەفۆنیان بۆکم مناڵەکان چیەکەن چی ناکەن چ خەوتون دیاوی چیەکەن چیان ناکەن بجاریوە بە ساڵدەکە لە منی ساعات حادث ماڵ حەزم سەران دێم مناڵەکان قە تەلەفۆنەکەم لە باوکە حەزمان لەو شتۆ لەشتە بێنەرەوە چۆنەڵە ئێستا جاری پێرە کوڕم تەلەفۆنی گەی باوکە حەزم لە ویزایە بە پەلە چۆن ویزان بۆ بردنەوە ساس دەکەم خۆشحاڵم ئەزانی منداڵ زۆر جا کە ئەچ ماڵە خزم و کە سوکان نزیەکانی خۆ باوکە برایە خوشکە ئامۆزایە پورزایە خاڵۆزایە بەر لەوەی هەواڵی خۆ دەپرسم بزانن چۆنی باشی ئەو تەندروستی چۆنە هەواڵی ماڵەکە دەپرسنەوە بۆ مناڵەکە و نەهانیوە وایە بیلفعل سام جاروە مەسەن چ ماڵی باوکم ماڵی خەسوودان مەسەن سەرێن هەڵۆکە ئەواکەن هەڵە بۆ مناڵەکە لەگەڵانیە ئەوەیتر نام مناڵ خوا بیا خۆشە هیچ شتێ بەخە مناڵ خۆشەویست نێرگە خوا بیا بێزاران نەکردویت ناقەت مستحیلە جامدن بۆ پیا بۆ چی هەوڵەیە پیا هەوڵەیە بۆ ماڵ و مناڵ وایە ئەو کاتانەی کە منداڵەکە نەخۆشەوی هەست بە چیەکەی ئیتیانی وڵا حەزتر شەوە تا بەیانی خەوم هەز بە بەتاقەتێکم هەز بە ئیتر بڵم چی تر مەراقەم گرێ وەڵام مناڵ هەموو شتێک هەموو خۆشێکە گەیەنێت نیعمەت هەی گەورەی خۆیان زانی مەتەشی گەورەی خۆیان بەڵێ ئەگەر باش بێ نەکوەکو مناڵ ئەوە گلەی هەیە لەوەی کە مناڵەکەی تووشی کێشەی کرد و تووشی گیرۆدەی کرد ئەوەیە خۆی خەتای خۆیانە خۆیان لە پێش ئاوردە و زەبەرەڵایەکەن بە تایبەتی ئێستا بە مناڵەکەی ناڵێ وا مەکاڵە کەمەکات جاران گەورەکان مناڵەکانیان نایش بێتە ژووری دانیشتنیش بە پێوە سا تا باوکیان نانی خوارد ئێستا کە باوکی ڕاتەوە هەڵ ناسە لەبەری هەر ناڵە بەخێر بیتەوە ناڵێ نانی بۆ من پیا کردو هەڵە بێنە پارە با بڕم بۆ نێرگە لە خواردن پێی ناڵشتی وامەکە کرد منداڵ نیعمەتی گەورەیە بەڵام لەگەڵ شە ساڵح بێت ئەلبەتە بەدەست دایک و باوکی شەو منداڵە ساڵە بێت چکم ئەڵێ مناڵە پەڕەگی سپیە دایک و باوک چۆنە بێ ئەوی نووسن هەویر وایە چۆن دروستی کەی سەمون لێ دروستەکەی کولێرەوێ دروستەکەی مناڵ یەکەم جار هەویرە خۆ دەتوانێت چی لێ دروستکەی فێری دینی کەی فێری بێدینی کەی فێری شتی باشی کەی فێری خراپ نابێت لەگەڵ من ناقساکەی لە بازاڕێت بیری مناڵەکان ناکەی بەڵێ بیریانەکە چۆن تەلەفۆنە بۆ ناکەم بڵێ باوکە حەزمان لۆ شتە لۆ شتەوان بێنەرەوە نا بۆ ئەو شتانە هەموو شتێکیان بۆ بم بەس لە کاتی 12 بە دوا تەلەفۆنم بۆ کەڵ لەکوێ وەرەوە بۆ ناو خواردن ئەوان بیری نەکەن زیاتر زۆر جار مناڵ نەخۆشەکە بێت مناڵی زۆرمان نەخۆش کەوتووە ئەو کاتانەی مناڵ نەخۆشەکە هەست بە چیەکەی حەزەکەی خۆن نەخۆش بێ حەزەکەی ئەو نەخۆش نەبێ حەزەکەی خۆ تووشی ڕوودایە بێ و هیچی لێ نایەت شکە خۆ دەڕووی تەواوە بی کۆتایی قسەی ئەم بەرنامەی بۆ بەڕێزە بەجێ دیاڵم چی بە دایک و باوکان ئەڵێت و چی بە منداڵی ژەڵێیت وەڵام بە دایک و باوکان ئەڵم زیاتر ئامۆژگاری مناڵەکانیان کەن زۆر بۆیان شل مەکەن دوایی بۆیان ناگیرێتەوانێ بە هیچ شێوە بۆیان ناگیرێتەوە ئەبێ دایما ئامۆژگاریان کرد لە بچکۆلێەوە نەک بڵێ وەڵام مناڵەکەم کەمەکە پێی وەم وامەکە چی بە منداڵەکان ئەڵێ وەڵام بە مناڵەکانی ژەم بە گوێڕاڵی دایک و باوکیان بن و ئامۆژگارەکانی دایک و باوکیان وەرگن ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بەو جۆرە بوو کە بڵێ منداڵ زۆر شیرینە منداڵ زۆر خۆشەویستە منداڵ نیعمەتێکی گەورەی خوایە کە خوای گەورە بە بەندەکانی خۆی دەبەخشێت بۆیە پێویستە لەگەڵ ئەوەشدا کە خوای گەورە ئەم نیعمەتە بە دایک و باوک دەبەخشێت ئەرکە لە سەرشانی دایک و باوک مافی منداڵەکانی پێشێل نەکات پەروەردەیەکی جوانیان بکات لە کاتی خۆیان بیان خاتە بەر خوێندن چونکم لە ساڵانی ڕابردوودا لە جیلی ئێمەدا زۆر جار دایکان و باوکان زوڵمیان لە منداڵەکانیان دەکرد و لە خوێندن بێبەشیان دەکردن بە تایبەتی کچان بۆیە لەگەڵ ئەوەشدا کە خوای گەورە ئەم منداڵە بە دایک و باوک دەبەخشێت کۆمەڵێ ئەرگە خارە سەرشانی دایک و باوک پێویستە لە ڕووی ئابوووریەوە ئەم دایک و باوکە کەم تەرخەمی نەکات بۆی کە ئەم منداڵە لە نێو منداڵاندا هەست بە کەمی نەکات و ژیانێکی شایستەی هەبێت ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو بەرنامەی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت